سڵاوتانە بێتون کاتتان باش بینەرانی فار من ئێستا لە پارکی چینیم ئەم پارکە دەکەوێتە گەڕێکی نازی شاری هەولێر ئەم پارکە لەلایەن وڵاتی چینەوە دروست دەکەدواتە ئەو بودجەی کە بۆی تەرخانکراوە لەلایەن وڵاتی چینەوە بۆی سەرف دەکرێت دوای ئەوەی کۆنسوڵخانی چین لە هەرێمی کوردستان دوای ئەوەی هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد و بڕیاریاندا بە دروستکردنی پارکێک لەم گەڕەکە لە گەڕێکی نازناز ئەمە دەکاریەکان دەستی پێکردووەواتە بە شێوەیەک ئەم پارکە خەریکە وەرزۆر دەکارەکانی تەواو دەکات و بەڕووی هاوڵاتیان دەکرێت و من دەمەوێت کۆمەڵێک زانیاری لەسەر ئەم پارکەتان پێ بدەم. ئەم پارکە ڕووبەرەکەی 11,000 متر چوارگۆشەیە و واتە زیاتر لە 4.5 دۆنم زەوی بەکار دێت و 900 متر دووجا سەوزای هەیە واتە سەوزای ئەم پارکە زیاتر لە 900 متر دووجایە واتە ئەم پارکە جگە لەوەی کاسیمایکی جوان بە ئەم گەڕەکە و شاری هەولێر دەبەخشێت ینی سەوزایکی زۆریش بەم گەڕەکە یاخود بە هەولێر دەبەخشێت و ڕۆژی سەوزایش لە شاری هەولێر زیاد دەکات بە پێی زانیاریەکانی ڤار بە پێی زانیاری دەستم کەوتووە زیاتر لە 3500 داری جۆرە و جۆر لێرە سێنراون بۆ ئەوەی سیمایکی جوانتر بەم پارکە ببەخشێت و بۆ ئەوەی داخلی یاخود هاوڵاتیان ئەم پارکە بەکار بهێن بۆ بەسەربردنی کاتەکانیان سێ دەواازەی هەیە بۆ چونە ژوورە و هاتنە دەورە و لەم پارکە بەڵام ئەوەی کەجەی سەرنج ئەم پارکە هە لەسەر شێواز و دابوونەرە توی وڵاتی چین دروستکراوە ئەوەی کە لە پشمەوە دیارە هەر وەک وڵاتی چین دروستکراوە یاخود کۆمەڵش لێرە هەیە کە هەر وەکو وڵاتی چین لێرە دانرەوە ئەمەش وا دەکات کە سەرنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود هەولێر ڕابکێشێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.